ژیان لە مەملەکەتی هەژاراندا سیخناخ و لێوان لێوە لە نەهامەتی و قورسایی ژین و بارگرانی. ماڵە هەژار نشینەکان ئاوێزان و دەستەملانی کوانووی سارد و سفرەی خاڵی و هەناسەی ساردی پڕحەسرەتن. لێرە لە مەملەکەتی شارە زووری نێو داستانی لاپەڕەکانی مێژوو ماڵێک لە هەژار هەژارتر و لە بێناز بێنازتر بوون. ماڵێک بێنازی نەبوونی باوک و نەبوونی لایەنێکی حەوانەوە هێندەی دیکە هەناسەیانی پڕحەسرەت و ساردتر کردبوو. خانەوادەیەک لەبەر نەبوونی سایە و سێبەرێک لە ماڵی باپیری مناڵەکان و ماڵێکی هەژار و کەم دەستی دیکەدا ژیانیان بەڕێدەکرد تا ڕۆژێک میری خوددا ژیانی ئەم خانەوادەیەی لە ڕێگەی دەستگای بەخشینەوە ڕووپەڕی ژیانی ئەم خانەوادەی بە ئێوەی دڵاوا و ماڵ لە سەردەست خستە بەردیدەتان و ئیدی ئێوە و بەخشینەکانتان خوددا بووی کردنە سێبەر و گریانەکانی بۆ کردنە بزەی سەر لێوان دەستە بەخشەرەکانی ئێوەی کردە ئەو دەستەی فرمێسکی هەژاران دەسڕێت و دڵە پڕ لە سۆزەکانی سەر ڕێژ لە میهری خودایی ئێوەی کردە هەناسەی پڕ لە قاقا و گالیسکەی هێنانەدی خەونە پڕ لە ڕەنگەکانی ژیان. ببینن چۆن خودای بە میهر و سۆز سەدەقە و خێرەکانی ئێوەی کردە چەتری ڕۆژانی پڕ گەرما و سەرمای دوندەکانی لوتکەی مەرگەساتی ژیان. ببینن چۆن ئێوە بوونە هۆی خەندەی دڵە فڕیوەکانی ئاسمانی پڕ لە خۆشی و شادی. سپاسی خواکەم کە ئەم خانۆ جوانەی بە ئێمە بەخشی و ئێمە لە ماڵی باوکم ئەژیا و هیچ خانوویەکمان نەبوو. الحەمدولillah ئێستا بووینە سەخاوەنی خانوماڵێکی جوان و ئێمە زۆر دڵمان خۆشە. بڕواکەی نازانم چی بڵێم، ئەوەنە دڵم خۆشە. خۆم چوار مناڵی باوک لە ماڵی باوکما ئەژیای نە کاسبکارمانە بوو نە مەعاشمانە بوو. سپاس بۆ خوای گەورە ئێستا بوونە خاوەنی ئەم خانۆ جوانە بە هاوکاری بەخشین دەستیان خۆش بێ خوای گەورە پاداشتان داتەوە. ئێمە خانەکەمان نەبین و تا ئێمڕۆی خانەکەمان بینی. سپاس بۆ خوای گەورە، خانێکی جوان و ماڵێکی خۆش. ئەم مناڵەکان وەڵا پێشتر هەموو جاری ئاوەتی وایە نەخواست کە خانوویەکی خۆشیانە بێ. خۆشم وەڵا قەت یعنی لەو بڕوانە بووم بمە خاوەنی خانێکی ئاوە. سپاس بۆ خوای گەورە. سەرەتا نەوەڵا قەستی قەم نەکرد، بڕوام نەکرد شتێکی ئاوا بێ. بە سپاس بۆ خوای گەورە، زۆر زۆریشە بۆ ئێمە. سەرەتا کە هاتینە ماڵەوە کە هاتینە بڕوام نەکرد یعنی ئەمە بێ، ئەمە داخۆ بێ شتێکی چۆن وێ لەوانەیە هەر وەکو ئەوەکانی تر ئاساویە وەکو خانی خەڵک. بەس کە هاتینە ژوورۆ ئەمەمان بینی یعنی زۆر دڵمان پێ خۆش و کەوانتەر سەلاجە یعنی هەموو شتێکی فەرشی جوان تەلەڤیزیۆن کسکە کارەبایی یعنی مەعرەز وەڵای وەخوا ئەوەنە دڵم خۆشە نازانم چی بڵێم. هەمووی جوانە. سپاس بۆ خوای گەورە. ئێمە کە مامۆستا لوقمان پێوتین کە خانەکەتان تەواو بێ بڕواکەی لە خۆشییا خۆمان پێیان نەکەوت. ئێستاش لە خۆشییا هیچ شتێکم بۆ ناوترێ. سەرەتا مناڵەکان کە دوای ئەوەی بەرنامەکەمان کرد مناڵەکان هەر پرسیاریان نەکرد ئێوەند خانەکەمان لەکوێیە. ئیتر ئێمە بڕواکەی هەر نەمانزانی تا ئیمڕۆ هاتینە ناوی. سپاس بۆ خوای گەورە. بەراورد ناکرێت ژیانمان سەرەتا لە ماڵی باوکما ئەژیاین خانوومان نەبوو. ئێستا خاوەنی خانوو ماڵی خۆمانی لە ماوەی 4 مانگە. سپاس بۆ خوای گەورە. خانوویەکی خۆش، هەموو شتێکی جوانە، کەوانتەر سەلاجە مەعرەز فەرش تەلەڤیزیۆن گسکی کارەبایی غەسالە یعنی هەمووی جوانە. سپاس بۆ خوای گەورە. خوای گەورە خێرتان بنووسێ. خوای گەورە ماڵێک لە ماڵەکانی باشتان بۆ
کاتە قسمەتتان خی گەورە خوا لەم دنیا و لەو دنیاش پاداشتان بداتۆ هەتا من بێنێم دوعای خێرتان بۆکەم سپاسی خواکەین ئێمە ئەمڕۆ بەراورد ناکرێت ژیانی پێشوو نەماڵمانە بوو نە خانوو هیچ شتێکمان نەبوو ئەمڕۆ دەستی مناڵەکانم کردەوەتینە سەلا خانۆگە سپاس بۆ خی گەورە عنی بەراورد ناکرێت لەگەڵ ژیانی پێشوە سپاس بۆ خی گەورە ئێستا ژیانێکی باش و ئینێکی باش سپاس بۆ خی گەورە سپاس بۆ خی گەورە لە هەموو شتێکی هەیە ماڵێکی خۆش لە هەمووی خۆشتر ئەوەیە کە بووین ئەم معاشێ مانگانە بۆ ئەم مناڵانە سپاس بۆ خی گەورە خی گەورە خوا پاداشتان داتۆ خی گەورە خوا لەم دنیا و لەو دنیاش پاداشتی وەربگرن دەستخۆشی لە بەرنامەی بەخشینەکەم